بەڕێکەوتون بۆ شوێنی هێرشا درۆنیەکەی شێڵگەی کۆرمۆر لە سنووری ناحیەی قادرکەرەم. جیاواز لە ڕۆژەکانی پێشوو هیچ تانکەرێکی گواستنەوەی سوتەمەنیمان لە ڕێگاکەدا نەبینی. ئەوەش بەڵگەیەکی ڕوونی دیاری ڕاگررتنی کارکردنی کێڵگەکە بوو. ویستمان بچینە شوێنی ڕووداوەکە، بەڵام هێزانامنیەکان ڕێگر بوون. لە ئازاری دانیشتوانی سنوورەکەەوە چرکەساتی هێرشەکە دەبیستین و گونجینان دەڵێن بەوەی زۆربوونی هێرشی ئاسمانی و موشکی بۆ سەر کێڵگەکە دۆخێکی نائامواری لە ناوچەکە دروست کردووە و بەشێک لە وڵاتیان بە ناچاری گوندەکانیان چۆڵ کردووە. ساعت 6:30 بوو هەستمان کرد کە زرمەی کە هات لە دەرەوە و مناڵەکان وتمەوە چییە ئەو زرمەشتە؟ وتیان وەڵا ئەگەرێکی زۆر لە شەریکەکە بەرزەوە بوو دەنگ تارەیەکی خەفیفیش دێ زۆر خەفیف یعنی بێدەنگ. ئەم شەریکەیە ئەمەنە ساڕوخیان تێگرتو ئەمەنە درۆن لێ ئەدا معقول نییە حالەت زدە جەودانەنێن و چوار زدە جەودانەنێن کە حیمایی ئەم شەریکەیە بکە. خەڵکیش کرێکار و ئەوانە لەوێ دەوامەکەن هەمویان خوێنی خۆیانە نەدۆزیێتە بڕۆن لەوێ دانیشن و ساڕوخیان تێبگرن و یا درۆن بێلیان بدات و ئەمانش ببنە قوربانی. هاوڵاتیانی سنووری ناحیەی قادرکەرەم دەڵێن بە بەراورد بە زۆری سامانی سروشتی ناوچەکە کەمترین سوودی بۆ دانیشتوانەکەی هەبوو و ئێستا مەترسی ئەمنیشی هاتوۆتە سەر. ئەمە هەموو کاتێک لە دڵە ڕاوکی ئەوەیان کەوا چ ساتێک بردومان ئەکرین و درۆنمان پێوە ئەنرێ و لەسەرچی گرنگەوەی کە نازانین بۆیە خەڵکی ئێرە لە دڵە ڕاوکیە ئەوانەی کە کەسوکاریان لەوێ ئێمە خۆمان کەسوکارمان لە دانەغازە ئیش ئەکات لەوێ دڵمان لەسەر دەستمانە ئەها بەرکەوتن ئەها بەرنەکەوتن لەبەرەوە بەڕاستی بارێکی دەرونی ناجێگیری دروست کردووە لە لای خەڵکی ناوچەکە و لە لای ئەو کەسانەی کە کەسوکاریان لەوێ کارەکەن. ئەگەرچی نزیک بە 10 جار هێرشی ئاسمانی و موشکی کراوەتە سەر کێڵگەی غازی کۆرمۆر، بەڵام دواترینیان کە بەوەی هێرشی درۆنیەوە بوو لە ئێواری 26 مانگە بوو هۆی گیانلەدەستدانی 4 کارمەند و برینداربوونی دوانی تر. بە پێی زانیاریەکانیش بەرپرسانی کێڵگەکە بڕیاری ڕاگررتنی کارکردنیان بۆ ماوەی 72 کاتژمێر دەرکردووە. ڕزگار جەبار کێنێن گوندی کۆرمۆر لە سنووری ناحیەی قادرکەرەم.